کوردانی خوراسان دیاسپۆرای کۆن 400 ساڵ لە نیشتمانەوە دوور. بەخێربێن بۆ پۆدکاستی کوردی TV. ئەمڕۆ دەچینە بەشێکی دوور لە کوردستانەوە. دەچینە خوراسان، باکووری ڕۆژهەڵاتی ئێران، لە تەنیشت چیاکانی کۆپێرداگ. لەوێ 400 ساڵە کوردان دەژین بە ملیۆنان کەس، بەڵام ناویان کەم دەبیسترێت، چیرۆکیان کەم دەگێڕدرێتەوە. ئەمڕۆ ئەم چیرۆکە لە بیرکراوەیە دەگێڕینەوە. پێش ئەوەی باسی خوراسان بکەین، با بگەڕێینەوە ساڵی 1500. لەو کاتەدا دوو ئیمپراتۆریەتی گەورە بەرامبەر بە یەکتر بوون، عوسمانی و سەفەوی. سنووریان لە نێو کوردستاندا تێدەپەڕی. شا ئیسماعیلی یەکەم لە ئێرانیدا تەختی خۆی دامەزراند لە ساڵی 1501دا. بەڵام بۆ ئارامی پێویستی بە گەلان هەبوو کە سنوور پارێزن. چاوی برینە سەر کوردان، ئەو گەلەی کە لە چیاکاندا باشترین دەژین و لە بەرامبەر عوسمانیەکاندا دەوەستان. شا تەحماسب دەستی بە کۆچبێکردنی کوردان کرد. بەڵام کۆچبەرکردنی گەورە لە سەردەمی شا عەباسی مەزن ڕوویدا. لە نێوان ساڵانی 1598 تا 1601دا شا عەباس 45,000 ماڵی کوردی لە کوردستان دەرکرد. زۆربەیان لە ناوچەکانی وان، بەدلیس، هەکارێ و قەفقازی باشوور بوون. بە زۆر بردیانە باکووری ڕۆژهەڵاتی وڵات بە هەزاران کیلۆمەتر دوور لە باوک و باپیران. چی؟ شا عەباس دەیویست سنوورە باکووریەکانی بپارێزێت لە هێرشی تورکمەن و ئۆزبەکان. کورد باشترین بەرامبەر بە دوژمنە چیاییەکان دەوەستان. بۆیە ئەوان بوون دیواری زیندووی ئیمپراتۆریەتی سەفەوی لە باکووری ڕۆژهەڵات. شا عەباس 5 میرنشینی کوردی دامەزراند لە خوراسان. ئەم میرنشینانە لە ئەسترەباد، گورگانی ئەمڕۆ تا چەنارانەوە درێژ دەبوون. چەناران لەسەر ڕێگای مەشهەدە، پایتەختی ئاینی شیعە. 4 هۆزی گەورە کۆچبێکران: زەعفەرانی، شادی، کەیوانی و شێخ ئەمەری. هۆزەکانی دیکەش: ڕەشوانی، قاراچووری، تۆپکانی، زەنگەلانی، زاراخکانی، شیروانی و مامیانی. ئەم کۆچبەربوونە سەرەتای چیرۆکێکی نوێ بوو، چیرۆکی کوردانی خوراسان. ئەمڕۆ لە خوراسانی باکوور، شارەکانی کە زۆرترین کورد لێیان دەژین: بۆجنورد، شیروان، قوچان، ئەسفەراین و دەرەگەز. پایتەختی ناوچەیی: بۆجنوردە دڵی خوراسانی کوردی. ژمارەی ڕاستەقینەیان نازانرێت، چونکە ئێرانیش وەک داگیرکەرەکانی دیکەی کوردستان سەرژمێری ئەسلی ناکات. بەڵام بە مەزەندە دەڵێت لە 500,000 تا 1 ملیۆن کەس کوردی خوراسان هەیە. چەند سەد گوند کورد لێیان دەژین لە هەردوو پارێزگەکانی خوراسان. بە 400 ساڵ دەمێننەوە بە ڕێزی خۆیان و بە زمانی خۆیان. زمانیان کورمانجی خوراسان. ئەمە شێوەزاری کورمانجیە، بەڵام لە کورمانجی ئەناتۆلیا 400 ساڵە جیا ماوەتەوە. بەڵام شتێکی سەرنجڕاکێش هەیە: زمانیان. وشە کۆنەکانی کورمانجی لە باوک و باپیرانەوە پاراستوون. وەکو تۆڕینی زمان وایە، و کاتێک دەیکەیتەوە کورمانجی سەدەی 16 لێی دەردێت. لەبەر دووری لە وڵات، وشەی فارسی، تورکمەنی و تورکی چوونەتە نێو زمانیانەوە. بەڵام دیسانیش زۆر وشە بە کورمانجی کۆن دەمێننەوە، ئەوانەی کە ئەمڕۆ لەوان و دیاربەکر لەبیر کراون. پرسیارێک هەیە: بۆچی کوردانی خوراسان زۆر جار شیعەن؟ کوردانی کوردستان زۆر جار سوننی، بەڵام ئەوانی خوراسان ئەو کۆچبەرانە بوون بە شیعە.
هۆکارەکە مێژوویە. شا عەباس وەک مەرجی کۆچبەر بوون. ئاینی شیعەی لێ ئەوان فەرز کرد. هەندێ هۆز لە ئاینی سوننی خۆیانەوە گەڕانەوە بۆ شیعە. هەندێشیان خۆیان پێشتر ئێزیدی بوون پاشان گۆڕانیان کرد. ئەم گۆڕانە ئاینیە بووە بە نیشانەیەکی ناسراوی ئەوان شیعە. کوردی خوراسان بەڵام دڵیان لە کوردستاندا بوو و هەمیشە ماوەتەوە. ڕەوشت و مۆسیقای خوراسان شتێکی تایبەتە. باخشی شارەزایانی کۆنی چیرۆک گێڕانەوە بە دوو تەلێ دووتار گۆرانی دەڵێن. باخشی ئوستایەکە دەبێت گۆرانی بنووسێت. بیلێت لێی بدات و چیرۆک بگێڕێتەوە. گۆرانیەکانی خۆیان بە سێ زمان دەڵێن: کورمانجی، تورکمەنی و فارسی. ئەمەیە کلتوری سێ زمانی خوراسان. باخشی ئەسیری دیستان، ئەسیری شیعرە لە نێو چیاکانی کۆپێت داگ. بەناوبانگترین باخشی مامۆستا حاج قوربان سولەیمانی. ئەو لە ساڵی 1920 لە گوندی عەلی ئاباد نزیک قوچان لەدایک بووە. لە تەمەنی 21 ساڵیدا بڕیاری باخشی بوونی وەرگرت واتە بووە ئوستا. لە ساڵی 1991 دا لە ئاڤینیۆن لە فێستیڤاڵی جیهانی وەک گەنجینەی نەتەوەی ڕاستەقینە ناسرا. ئەو لە ساڵی 2008 دا کۆچی دوایی کرد، بەڵام دووتارەکەی هێشتا دەبیسترێت. کوڕەکەی عەلیڕەزای سولەیمانی ڕێگای باوکی درێژەی پێدا. گرنگترین شاعیری خوراسان جەعفەر قولی زەنگەلی. جەعفەر قولی لە سەدەی 18 بۆ 19 دیوانی خۆی بە کورمانجی نووسی. شیعرەکانی زۆرجار بەپێی ستایلی تورکمەنی ئەو سەردەمە بوون، مەخدوم قولی پیرایی. بەڵام زمانی کوردی خوراسان بوو کۆن، پاک و دەوڵەمەند. جەعفەر قولی سەلماندی تەنانەت لە دووریش کورد دەتوانێت بە زمانی خۆی بنووسێت. میراتی بۆ نەوەکانی داهات گەنجینەیەکە لە ساڵی 2010 دا مۆسیقای باخشی خوراسان لە لیستی یونیسکۆی میراتی فەرهەنگی زیاد کرا. ناساندنێکی نێونەتەوەیی بوو بۆ کلتورێکی بچووکی خوراسان. دووتارەکانی خوراسان تەنیا ئامێر نین. ئەوان دەنگی 400 ساڵانی کۆچبەربوونن. هەر گۆرانیەک چیرۆکێکە، هەر نۆتەیەک حەسرەتە بۆ نیشتمان. ئەگەر دەنگی دووتارێک بیستن، دەتوانن دەنگی داپیرەکانی خۆتان لەوانەوە بیستن. چونکە مۆسیقای خوراسان مۆسیقای بیرەوەریە. بەڵام کاتی ئەوە هاتووە کە هەڕەشە دەکرێتە سەر ئەم کلتورە. دوو هۆزی گەورە زەعفەرانی و شادی ئەمڕۆ زۆرجار بە تورکی دەدوێن. بە هاوسەرگیری تێکەڵ لە نێو دراوسێ تورکمەن و تورکیدا. زمان هێدی دەگۆڕێت. منداڵانی شارەکان نەک وەک داپیرانیان، بەڵکو فارسی دەبێتە زمانی یەکەمیان. ئەمە تەنیا کێشەی خوراسان نییە، ئەمە کێشەی هەر دیاسپۆرایەکە. زمان بێپاراستن لە 100 ساڵدا لەناو دەچێت. بەڵام هەندێک کەس بۆ زیندووکردنەوەی زمانی کوردی لە خوراسان کار دەکەن. کۆمەڵەیەکی فەرهەنگی لە بۆژنورد هەیە کە وانەی کورمانجی بە منداڵان دەفێرێت. شیعرە کورمانجیەکان چاپ دەکرێن بە پیتی عەرەبی چونکە دەوڵەتی ئێران پیتی لاتینی ڕێنادات. ئینتەرنێت پەیامەکانی ڕاگەیاندنی کوردستان دەهێنێتە بۆ جنورد. ڕووداو کوردستان TV، کوردی TV، نەوەیەکی نوێی منداڵانی خوراسان دیسان بە کوردی دەدوێن. ئەمە هیوایە لە نێو دووریدا ڕووناکیەک چیرۆکی کوردانی خوراسان
هەندێک شت فێرمان دەکات. نیشتمان تەنیا خاک نییە. نیشتمان زمانە، کلتورە، بیرەوەریە، دووتارە. ئەگەر کوردێک 400 ساڵە دوور لە نیشتمان دەمێنێتەوە و هێشتا خۆی بە کورد دەزانێت، ئەمە میراتی کۆمەڵگەیەکە. لە کۆچبەربوونی شا عەباسەوە تا ئەمڕۆ کورد لە خوراسان دەمێننەوە، بێ هیچ حکومەت، بێ هیچ سوپا، بێ هیچ پایتەخت، تەنیا بە زمان و بە کلتور. ئەمەیە ئیرادەی کوردی کە هیچ سنوورێک و هیچ سەدەیەک نایناسێت. سپاس بۆ گوێگرتنتان. ئەگەر ئەم پۆدکاستەتان بەلایان خۆش بێت، تکایە بەشداربن و پشتگیریمان بکەن لە پۆدکاستی داهاتووداش. دەچینە وڵاتێکی دیکە لە دیاسپۆرا. تا ئەو کاتە ساغ و سەرفراز بمێننەوە. نیشتمانمان زمانمانە.